تەمەنی تەنها 3 ساڵە و خوێنەرێکی باشە و بە 6 زمانیش قسە دەکات. زۆرن ئەوانەی ئاسی زیرەکیان بەرزە و خاوەنی چەندین داهێنانن، بەڵام ئەم منداڵە تەمەن 3 ساڵە زیرەکیەکەی لە ئاستێکدایە مرۆڤ تووشی تێڕامان دەکات. لە ئێستاوە بە 6 زمان قسە دەکات و وەک دایکیشی دەڵێت لە تەمەنی 2 ساڵیەوە حەزی لە خوێنەوەی کتێب بووە و خوێنەرێکی باشیشە. کوڕێکی تەمەن 3 ساڵانی بەریتانی بووە بچووکترین کەس کە ببێتە ئەندامی ڕێکخراوی مێنسا ئینتەرناشناڵ کە بەناوبانگترین کۆمەڵی تاکەکانی خاوەن ئاسی زیرەکی بەرزە دوای ئەوەی لە تەمەنی 2 ساڵیدا خۆی فێری خوێندنەوە کردووە. تێدی هۆبس ئەو کوڕە تەمەن 3 ساڵانەیە کە لە تەمەنی 26 مانگیدا دەستی بە خوێندنەوە کردو توانی بە شێوەیەکی زۆر جوان کتێب بخوێنێتەوە. وەک دایکیشی دەڵێت تێدی هەمیشە حەزی لە کتێب بووە، بۆیە دڵنیا بووین لەوەی کە سەرکەوتوو دەبێت و بە شێوەیەکی چاوەڕوان نەکراویش خۆی فێری خوێندنەوە و ژمارەکان کرد. دایک و باوکی دەڵێن بەهۆی بەهرە نەبیسراوەکانیەوە سەرما سوورما کاتێ هێشتا منداڵێکی بچووک بوو توانی بە 6 زمان قسە بکات و بە جوانی بیخوێنێتەوە. بۆیە پەیوەندیمان بە پسپۆڕانەوە کردو داوامان لێکردن هەڵسەنگاندن بۆ تێدی بکەن. دوجار پسپۆڕان تێدیان ناچار کرد کە هەڵسەنگاندنێکی ئۆنلاین بۆ ماوەی کاتژمێرێک ئەنجام بدات. هەرچەندە دایکیشی دەڵێت نیگەران بووم لەوەی تێدی بتوانێت بۆ ماوەی کاتژمێرێک لە بەردەم لاپتۆپێکدا دابنیشێت، بەڵام دواتر پسپۆڕان ئاشکرایان کرد کە تێدی ئاسی زیرەکی لە سەدا 99.5 هەیە و بەهۆیەوە بووە بچووکترین ئەندامی ڕێکخراوی مێنسا ئینتەرناشناڵ کە بەناوبانگترین کۆمەڵی تاکەکانی خاوەن ئاستی زیرەکی بەرزە.